ئەڵێ من زۆر بێزارم لەم ژیانە، بە چەند وشەیەک نووسیوێتی، بە حەقەت من هاوسۆزم لەگەڵ تا بەڕێزم، یعنی بە حەقەت دڵیشم لەلاتە کە ئەو هەستت هەیە. ئەکرێ ئەو هەستە نیشانەی ئەوە بێت کە جەنابەت پاڵنەرێکت نەماوە لەم ژیانە، پاڵنەرێکت نەماوە کە وات لێ بکات بەردەوام بیت، بۆیە تووشی بێزاری ئەبیت. ئەکرێ بەڕێزت چەند شتێک هەیە بۆمان ڕوونکەیتەوە زیاتر کە ئایا چی وا لە جەنابتی کردو هەست بۆ بێزاریت بکەیت. هەنێ جار هەستی بێزاربوون شتێکی کاتیە، ئەکرێ بڵین زوربەی مرۆڤەکان ئەوانەی کە بەخۆشیان ئەڵێ تەندروست بەخۆشمەوە، هەنێک کات تووشی ناومێدی ئەبیت، هەنێک کات تووشی بێزاری ئەبیت، هەنێک کات هەستەکەی هیچ شتێک نەماوە کە بەهایەکی وات هەبێ کە وات لێ بکات بەرەو پێش بچیت. بۆیە ئەمە لێرەیە زیاتر ئەمانەوێت یعنی بایەخ بدەین بەوەی ئەمە شتێکە تێپەڕ ئەبێت بەڕێزم. بەڵام ئەگەر هەستت کرد ئەو هەستی بێزاریەت بەردەوامە لە زوربەی ڕۆژەکان لەگەڵ تایە، وای لێ کردویت بە فعلی دوورکەویتەوە لە خەڵکی، وای لێ کردووی توانای ئەوەت نەمابێت ئیش و کار و چالاکیەک ڕۆژانەکانت ئەنجام بدەیت، هەستی ناخۆشی تر و دەرکەوتەی ناخۆشی تریت لەگەڵدا بێ، ڕەجا ئەەکەم بە زووترین کات سەردانی کەسێکی پسپۆڕ بکە بۆ ئەوەی هاوکاری بکرێت لەو ڕۆوەوە. لە کۆتاییە پێت ئەڵێن بێ هیوا مەبە. ئەمە حاڵەتێکە هەموو پێیا تێپەڕە بین، بەڵام گرنگەوەیە چۆک دانەدەیت و بتانی شێوە چارەسەرێک بدۆزیتەوە بۆ ئەو حاڵەتە. سمارت وەرچەرخانە.